جارێکی دیکە دەنگدانی پەرلەمانی عێراق لەسەر پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە دواخرا. لە سەرەتای دانیشتنەکەی پەرلەماندا محەممەد حەلبووسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پابەندن بە دەنگدان بە پارێزگابوونی هەڵەبجە، بەڵام بەهۆی کێشەیەکی هونەری دوا دەکەوێت. ئەو سنوورە ئیداری حکوومەتی هەرێم ناردوێتی هی ساڵانی پێشووە. داوا لە حکوومەتی هەرێم و عێراق دەکەین نوێترین سنووری ئیداری پارێزگاکە بنێرن و دواتر دەنگی لەسەر دەدرێت. بەپێی زانیاریەکان هۆکاری سەرەکی دواخستنی بە پارێزگابوونی هەڵەبجە سیاسیە و لە دانیشتنەکانی پێشووی پەرلەمان باسی سنووری ئیداری نەکراوە. بە گوێرەی زانیاریەکان لایەنەکانی شیعە و سوننە ئامادەنین دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە بدەن و داوا دەکەن لەگەڵ هەڵەبجە چەند ناوچەیەکی دیکەش بکرێنە پارێزگا، لەوانە قەزای تەلەعفەر لە پارێزگای نینەوە، قەزای فەلوجە لە پارێزگای ئەنبار، قەزای زوبێر لە پارێزگای بەسڕە. هۆکارێکی دیکەی دەنگ نەدان بە پارێزگابوونی هەڵەبجە نزیکبوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە. لایەنی شیعە و سوننە بە فراکسیۆنە کوردستانەکانیان ڕاگەیاندووە لەبەر نزیکبوونەوەی هەڵبژاردننی پارێزگاکان ناتوانن دەنگ بدەن ئەگەر بە پارێزگابوونی ناوچەکانی دیکەشی تێدا نەبێت. پرۆژە یاسایی هێنانەکایی پارێزگای هەڵەبجە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە 13/2023 پەسەند کرا. لە 14/2023 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق نێردرا. ناوەڕۆکی پرۆژە یاسایی هێنانەکایی پارێزگای هەڵەبجە لە کۆماری عێراق. پرۆژە یاساکە لە 4 ماددە پێگاتووە. ماددەی یەکەم هێنانەکایی پارێزگایەک بەناوی هەڵەبجە لە هەرێمی کوردستان عێراق کە دەبێتە پارێزگای 19هەمین لە کۆماری عێراق، ناوەندەکەشی قەزای هەڵەبجە دەبێت. ماددەی دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان عێراق بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانانی فیدراڵی سنوور و یەکە ئیداریەکانی پارێزگاکە دەستنیشان دەکات. ماددەی سێیەم لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان عێراق حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن. ماددەی چوارەم ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی ڕەسمی وەقایعی عێراق جێبەجێ دەکرێت. نەخشەی پارێزگای هەڵەبجە لە 9 تەمووزی 2023 محەممەد تەمیم وەزیری پلاندانانی عێراق نەخشەی سنووری ئیداری و قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد. بەپێی نەخشەکە پارێزگاکە لە یەک قەزا و 4 ناحیە پێک دێت. بەم شێوەیە قەزای ناوەندی هەڵەبجە و ناحیەکانی سیروان، خوڕماڵ، بیارە، بەمۆ حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستانیش لە کۆتایی مانگی 7 بڕیاریدا خوڕماڵ بکرێتە قەزا، بەڵام تاوەکو ئێستا ڕێکارەکانی بە قەزابوونی تەواو نەبووە. سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە بەپێی ئەو نەخشەی وەزارەتی پلاندانانی عێراق پەسەندی کردووە، پارێزگای هەڵەبجە هاوسنووری پارێزگای سلێمانی و دیالە و پارێزگای سنە و کرماشانە لە خۆرهەڵاتی کوردستان.